لە دوای ڕووداوەکانی حەڤەی شوبات و لە یەک نزیکبوونەوەی ڕۆشنبیران و زانایانی ئاینی شەپۆلێک پەلاماری ناڕەوا و چاواشە بەرامبەر ئاینی ئیسلام و ئیسلامەکان دەستی پێکردووە و چاودێرێکی سیاسیش تاکید دەکاتەوە کەسێک لە ڕۆشنبیران نەماوە تا دەسەڵات شەڕی ئیسلام و ئیسلامیەکانی پێ بکە. بۆیە ڕاستەوخۆخۆیان هاتوونەتە ناو شەڕەکە و بەو پەڕی نەزانیشەوە پەلاماری پیرۆزیەکانی ئەم گەلادەن. پاشەوەی لە چەند هەفتەی ڕابردوودا مەلابەختیار ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆڕێکدا دەڵێ ئیسلام بە زەبری شمشێر و عەگال و عەبا و حوشترەوە بەسەر کورددا سەپێنراوە و هەزاران کوردیشیان تەنها لە بەرامبەر مسلمان نەبوونیان کوشتووە. بۆ جارێکی ترە و سەرکردەیی یەکێتی بێگوێدانە هەست و پیرۆزیەکانی خەڵکی کوردستان پەلاماری ئیسلام دەداتەوە و چاودێرێکی سیاسیش ئاشکرای دەکا هەموو کەس و دەسەڵاتێکی گەندەڵ بۆ شاردنەوەی گەندەڵی و ستەمکارەکانی خۆی دەیەوێت پەلاماری ئاین و پیرۆزیەکانی خەڵک بدا. مەلابەختیار ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی لە وتەیەکیدا لە میانەی کۆنگرەی کۆمەڵی خوێندکارانی سەر بە حیزبەکەی پێشکەشی کرد ئاینی ئیسلامی بە ئاینێکی کۆنەپەرز وەسف کردو و تاکیدیشی کردوێتەوە نابێ سیستەمی خوێندن لە هەرێمی کوردستان پشت بەو ئاینە ببەسێ. لە بەرامبەردا مەسعود عەبدولخالق چاودێری سیاسی و سەرۆکی دەزگای ستاندەر بە پەیامی ڕاگەاند ڕووی ڕاستی ئەو جۆرە کەسانە بۆ ڕۆشنبیران و خەڵکی کوردستان ئاشکرا بووە و کەس نەماوە شەڕیان بۆ بکە بۆیە ڕاستەخۆ خۆیان هاتوونەتە مەیدانەکە ئەویش بە نەزانی شەڕەکە دەکەن. مەسعود عەبدولخالق ئاشکراشی دەکا ئەو جۆرە پەلامارانە لەناو خەڵکی کوردستان لە ئایندەدا کاردانەوەی توندی لێ دەکەوێتەوە و زیان بە ئاسایشی نیشتیمانیش دەگەیەنێ. لەلایەکی ترەوە ئیکرام کەریم نووسەر و ڕۆشنبیری ئیسلامی دەڵێ بەهاری عەرەبی و ڕاماڵینی ڕژێمەستەمکارە عەلمانیەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست مەترسێکی گەورەی لای ئەو جۆرە کەسانە دروست کردووە و هەموو هەوڵێکش دەدەن لە پێناو تێکدانی ئاشتی کۆمەڵایەتی و شاردنەوەی ڕاستیەکان. ئاشکراشی دەکا لە ئێستادا کە لایەنە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان لە گەشەکردنێکی بەرچاودان و هەڵبژاردنەکانیش نزیکە ئەم دەسەڵاتە و سەرانی کەوتونەتە پەلاماردانی ناڕەوای ئیسلام و ئیسلامیەکان و دووچاری تستێکی گەورەی کردوونەتەوە. ئەگەر لە ڕابردوودا سیناریۆکانی دەسەڵاتی ئەڵمانی بۆ یاخێکی درۆینەی کرد بێتە بەڕاستیەکان ئەوە لە ئێستادا خەڵکی مسلمانی کوردستان هۆشیارە و بەهاری عەرەبی و شەپۆلی ڕاماڵینی دیکتاتۆرەکانی ناوچەکەش ترسێکی گەورەی دروست کردووە و چاودێرانی سیاسی و ڕۆشنبیرانی ئیسلامی ژاماژە بەوە دەکەن ئیسلام و ئیسلامیەکان لە هەستانەوە و ڕابوونێکی بەهێزدان و ئەم هەستانەوەیەش مەترسێکی ڕاستەقینەیە لەسەر هەموو ستەمکار و دەسەڵاتێکی گەندەڵ. هەش بەسەرە و دەسەڵاتەش خەڵک ناومێ دەبێنێ